لە ئەرجێک بینەرمان ستاڵتانەوێ بینەرانی عزیزی شارپرێسم کاتەوە هەموو کاتێکتان باش. ئێمە ئێستا لە نزیکی کەمپی نوێی زانکۆی سلێمانی لێرە پرۆژەی قرتاوکردنی شەقامی سیمەتری لەلایەن گروپی کۆمپانیاکانی قەیوانەوە لە ئێستادا ئەم شەقامەی کە دەیبینن نزیکەی 2 کیلۆمەترە لەلایەن گروپی کۆمپانیەکانی قەیوانەوە کاری تێدا دەکرێت و لە ئێستادا ئەم شەقامە قرتاو دەکرێت. ئەمەی کە دەیبینن ئەم دیمەنانە بە شێوەیەکی ڕاستەوخۆیە کە کارکردن لەم شەقامەدا بەردەوامیە و لە 90% کارەکانی ئەم شەقامە لە ئێستادا تەواو بۆ دیارە بڕی تێچوونی قرتاوکردنی ئەم شەقامە و چاکردنی ئەم شەقامە نزیکەی 1 ملیارد دینارە بڕی تێچۆکێکە لایەن گروپی کۆمپانیەکانی قەیوانەوە جێبەجێ دەکرێت پرۆژەکە و لە ئایندەیەکی نزیکدا ئەم پرۆژەیە تەواو دەبێت و دەخرێتە خزمەتی گشتیەوە. ئەوەی کە گرنگە بۆ ئەم شەقامە ئەوەیە کە ئەم شەقامە شەقامی سەرەکی سلێمانی تاسڵوجە ئەبەسێتەوە بە جووتسایدی سەرچنا قلیاسانەوە و ئەوەی کە دەکرێتە سەر شاڕێ ئەم شەقامە کەمپی نوێی زانکۆی سلێمانیە و بەشێک لە یەکەکانی نیشتەجێبوون و هەندێک لە گەڕەکەکانی شاری سلێمانی وە قلیاسان قلۆرەسی و هەندێک لە گەڕەکەکانی تر لەم شەقامە سوودمەند دەبن و کاری هاتوچۆ لە ئایندەدا ئاسانتر دەکا و ئەو لۆد و زەختەی کە لە ماوەی ڕابردوودا هەبووە ئەو لۆدە لە ڕێگەی ئەم شەقامەوە کەمتر دەبێتەوە. و ئەوەی کە دەیبینن لە ئێستادا کە کارکردن ئەم پرۆژەیەدا بەردەوامە و لە چەند ڕۆژی داهاتوودا و لە ئایندەیەکی نزیکدا کارکردن لە شەقامەکەدا تەواو دەبێت و ئەم پرۆژەیە و ئەم شەقامە شەقامێکی دوولاینە، بەڵام لە ئێستادا بەهۆی ئەو ئیمکانیاتی کە هەیە تەنها یەک لاینی ئەم شەقامە لە ئێستادا کارکردن خەریکە بە کۆتا دەگات و لە ئایندەدا لاینی دووەمی ئەم شەقامە کارکردن دەست پێ دەکات تێیدا و دەخرێتە خزمەتی گشتیەوە. بەڵام ڕزان ئەم دیمەنانە کە دەیبینن بە شێوەیەکی ڕاستەوخۆیە ئەم شەقامەی لە ئێستادا کاری تێدەکرێت لەلایەن گروپی کۆمپانیاکانی قەیوانەوە. ئامێرەکان خراونەتە خزمەتی شەقامەکەەوە و بەردەوامن لە کارکردن دانەوێت گروپی کۆمپانیاکانی قەیوان لە سۆنگای ئەسکردن بە بەرپرسیارەتیان بە وتەی سەرپەرشتیاری پرۆژەکە ئاماژە بۆ دەدات کە دەیانەوێت لە نزیکترین کاتدا شەقامەکە تەواو بکەن و بکرێتەوە بە ڕووی هاوڵاتیاندا و ئەم شەقامەش تەواوی ئەو لۆدەی کە لەسەر شەقامەکانی نزیک لەم ناوچەیە هەیە ئەو لۆدە کەمتر بکرێتەوە و دوجار بخرێتە خزمەتی هاوڵاتیانەوە.